وەڵا سێوە لێوەچی جوانە ئەمن دەم گۆگە لە ترشە وەرزانە ڕۆژە چێ چوومە ناو باغان دەستم بردە ناو پەلکان وەڵا کاکە سێوە کاتە ناو دەستم لێم کردەوە بە ئاسایە وەڵا ئەمن دەم گۆ هەیاران و مەیاران یاخوا دەیکاتە باران لە بۆ فەقیر و هەژاران ئای 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 دەزان چییە؟ كون قديم طبعا من يعني براستي عزنا كم لا مو برنامج بجاري بكم بس برنامج كي باشا بابزانين چی کرد بۆ ئامادە کردووە؟ والله گۆرانێکی دیە ئەویش شەر نازانی بەیات چێ؟ ها سعد البياتي كون ناسم والله وقتي خوش للراديو هندم جيرت سعد البياتي بيات وەکو سێگا و بەیات کامە سێگایە بەیاتە ناوەندە دەستە ڕستە والله ما مستهم شتاچی دی دەزانم چی دەزانم؟ مەگلا ئاسمان ڕاوایە ئەستاوایە مەگلا ئاسمان ڕاوایە ئەستاوایە ئەستێرایان داورەیان داوایە یارم زیزاو لێم تۆراوایە ئەمانایە ئەمایان نەخلێ ئەمایان باشە دەکرێت گۆرانێکی دۆڵیشمان پێشکەشکەی دۆڵی؟ بەڕاستی ئەگەر تۆ پەرە بە خۆت بدەیت بەڵێ یەکەمی بەرنامەکە دەردەچێت والله من وای بۆ دەچم يلا با دۆڵێکی برێت دۆڵێکیش بڵێ هەرێ بەڕاست مامۆستا دەوڵ یعنی چ؟ يعني ئەوە ئەرێ بەڕاست بوو کورێ ئەوە دەی هەتا لاسم دێ لاس مامۆستا وەڵڵای منە موشکلێم هەیە ئەرێ بۆت دڵم لە بەندانە دنیا دەوران دەورانە بەندەکەی کاک شەعبانی بۆت دڵم لێر و کانە لە بەخاتری کاکە جان ئەو بەندەت بۆ دەبێژم بەندەکە هی خۆمە بە کاسی تر نابێژم تەوا مامۆستا أنا أو حلاوي تمام مصطفى بينا خوش والله ما مصطفى عزناكم دواء دم مكشف بخوي أو أوازاني مكشف بيتن يعني عزناكم مكشف بدمي لما مرحلة يسير باشا كاكا أري والله كاكا شعبان دست خوش دنگت خوش إن شاء الله هەلوا پێشکەوتوو دەبی و پەرە بە خۆشت بدا ئەگەر تۆ پەرە بە خۆت دێ لەوانەیە دەنگێکی زوڵالت لێ دەبچێ بەس نازانمەوە شۆکی و تەواونی و بۆ لەغۆڵادا دەچێت چێ خێرە ئینشاءڵڵا نا والله من هەر بە خۆمەوە هەمە بەسەرین گو یعنی مامۆستا گیان بەڵێ هەر بە خۆمەوە هەمە یعنی لە بلادیەوە طبعا ئەوە بە خۆت دەسانی لە گوندی ئەمە مادی دەبین یعنی باشە دەستت خۆش زۆر زۆر سپاس شە خزمەتەکتانە زۆر ڕێز احترام هەیە لە زۆر مەمنون بەڕێ عەفوا کوڕە وەڵڵاهی من ئەو مشکلێم هەیە شتی لە فکر مامۆستا بەینی خۆمان بیۆجە نییە 5-6 مەڕمان هەیە باوەڕ بکەت سێ مەنزەرە ماستاڵەوە دەینام ماستی دەرەجەیەک هنر فن واستەی ناوێت والله يعني مامۆستا دەردەچم ئینشاءڵڵا بڕۆ ئینشاءڵڵا دەردەچێت باشە زۆر سوپاس بەخێرەوە خۆش بیت پێم برێ شێریان ڕیوی لە شێریش دەرەجەک لە پێشتر دیکو گەورەی شێری ئەودی عیفەت نەکرد ئێستا پێم برێت چ بوو وەچ شێری دەم لە ڕان حیرانەکەم لۆ گۆتن نییە کە سەر نێشێنم دەستیان بە گریانێ کرد لە خۆیان دەدا ئەو دوو مامۆستایشن کاکە مامۆستا تخوا مەگریان چاوەکە مەخرەوە نابی عیبە ئێرە ستودیۆ گوتی ناوەڵڵا برا سەبەب دەگریان کاکە گوتی من داریمان بەفکراتەوە کاکە مشتی ڕەسەن دەرێن بەڕاستی ئەدیکو ئەجە بێ لە هەندێش کاکە دەمەک بگرێ گوت مامۆستا عیبە ئەمەشدا کوپامان دەمریتە چیەوە گوتی وەڵی کاکە ئەوە شتێکی گەلە قەدیمە ئەمە من داریمان بەفکراتەوە دەزانی سەردەمیکەینێ بوو وەچی گرانیەکە دەهات چەکە زەختیە بوو خێ بەدەست نەدەکات هەموو بە زەختی مردن یعنی حەلاوە و نۆتەی خۆت هەموو هینانێ هەموو تاقیات فول بوو بەیاتم گۆ مەقامم گۆ حیجاز بوو نازانم چ مەنطقێک بوو ئەوم گۆ دەهۆڵە
دهۆڵە دەشتا دەهۆڵی ڕاستە کاکە هەموم بۆ بەندومەند و بەناو کەتم کاکەنیە لێدا بەندە چیلۆ وێندەرێ باە بەندەکەم لە لایەکی دانیا هەموو پەردە و مەردە هەموو دڕا ئەی دەست خۆش بێت ئەویش بەسرەفەکە لە سەر چاکەمەوە ترسم لەو زادرێ هەیە مقامەکەم گۆ مقام ئەمما مقام گوتیان بڕۆ هەتازە بێ منەدا تو یەکەم دەبی السلام عليكم سلام ورحمة الله يا ربي ما وصل نموني وش يقول هرزول خير بي سرساوة ما دينا بن بخير بي بخير بي بخير بي هو تسيولو هذا الذي والله ما وصل للري جنابتان زور شرميدك هو ندري لسه زازي داندرك براوي ناري شرمنا خاصة البرنامج يما شرمناوي أقدر با شرم كي يعني هیچ نکرد هي سنك ودريش ناسي بري شرم من ما وصل خد بخوتبي بري بري تأكيد وني خود برسكا بري شتي باش ما بيسكشكا بري صلاو سلاوي صلاو لما وصلان صلاو لا بون باختان صلاو لعينكتان صلاو لنقو كبوتنا هويني ميوزيك كردي براستي زور ممنونتانم خرشي قندش هم سلام كلام لنقو ما وصلان وعليكم السلام يا زور قسمتي يا شكون دي باك دي برين ما وصل برين هتا لو تم بيرشو ما امان زهيو امان اويا لهر مالك هنرمندك هبيا بري لهر مالك هنرمندك وراني بيشك هبيا بو اوي بتواني خدمتي كردي بكي ما قصدي كردي وصل بكي ما وصل أو صوب زم خرتها لو تسألني لو لبرو يقول لهم ما شو نرهبي كواتا كزجل كذبة ناقري ما مستهري والله نعم ونالي ما دولة من دا من همو الدنيا جيلة وراني ما بقدر والله دينارم فينيا ديناري تباسي ديناري تغني همو الدنيا بري تيجيشتم ده باشا تقول شيء دارا والله خرج لاي أوي ما دو ديناري دو دينار قندي دو ديناري بري أو وقت بدو ديناري زلام شام كشت اها أزنا دو ده دينار باشا نال جنابتيا أو نام زادر زباري كم زادر؟ بري حنا واحد بينو باتشين وبقريشي زار او هاجينا برنامج كمان بري. بيش شي زور جانت بيه والله عتمشت زور جوان فيه بس خارج من زور سلامي داخل قلت يا قدنش ناخذ هذه كم كان اشتوانيا بري دبيه دنك رسن بيه او ايمه ده معنوي او ايمه نبري بوداد من ما مستر صباح بري او ديكوا دنجی خوی او خوی واسه واسطه نخوا بري ما تاخذ دنك ونركت واسطه اخواتها والله بالتمام اخوي ده بزاتين بعمدك والله حيران حيران بري حيران وش حيران او كرامه وش حيران خوش بوها طبعا زايدين حيران من وش خوش شو بيش كده وي بس تشاو ودريها تمسرح ما وستا حيرانك مشي ما استاويا بشرفين بينم راس خفتاني لك ده مش هو معنى هي يلا بس خو ما وستا بشيتي انا قال باشا يا زغنيا نفرمو حيران دري كوا ما مستا كوا بلي برنامج تمام أنا حيران بقول ثمانية ايوه اسمه والله حيران ما مخوزي زاران هند بامن كريك بامال كريك كان يساب لاغي دم قدنا والله بابا الشم باماي لسر زوج كان في هرزي خومان وش الشور دبينوا نونا لاغك اي مستاني هي فريد سلامت بي تلك بيه بيروي كل زون في بارك برا ايوه كلام وجانا شور بيتوا هتجي عم بالك فقط برا سيدر شو يا تمام باشا كان زبال ونيا زادر جباري زادر زبال احتياجي مو او زاني ما انا حيرانه بلي. باش تقول حيرانه تكتب بيها والله شتي خوش دهولي بي مثلا دهولي تمام مقامات بي شتي ذوقي بدولي شتي ذوقين فيه بس هون مقامات بي مثلا مقامات كان دسي بيات نهاوندا دستارسنا لايلون مقام كورتا زور فيه علاقش فيه بس اوا قرانا كانوا يبري منيا بلي هذه سيا قرانيا والله سيقول انا كان والله اي وزاره جا اوف يلا زور وشا ما بروايا يا ريم بولا نزايا ولا اي وزاره جام ديتم زاره شايادي بويا بدايا لك مليخا يا ساره اي وزاره
هذه ما مستقبل زور باشا دەنگت خۆش زحمت بي مامۆستا سەباح من پێم باشە شتێکی هەستانشمان پێشکەش والله ما مستقبل مرق مشتي زوخيا أبغى نبيني ئەو هەستانێکمان پێشکەشکە يا أخي لازم هستانسي قناعتي بي هەستان أما أنا مان بس ارتاو بس هستانا قاعد يعني فرقية ونيا فەرقی هەیە جوو أما أنا يا تندلاي يا شلقاري أرسايا چیۆ باوە گوتمان هەستان بابا هەستان هەستان ئەوەی تازە أبي ئەو کتە دۆڵیە هەدی باوێ أوف يا مان أو أستانة ما غريب. مصطفى أتوا بس كل بيا زايد يا باتوشي جانا سلنا من وين ما مصطفى زۆر مەمنونتی دەنگت خۆش و سڵام مامکەینە بە گوندەکەشێت لە خاڵت و لە مامتخواانە دەستانی ساش فەرمی أو حمد أمير قنباري سلام لي ذكر دي قلتي زور سلام لي تخوا سلامش بيرا أجل هل قاعدك شرتهم لقسم داو ما مصطفى تبقى شمان هي إن شاء الله وعافيس إشتاني ما مصطفى منزلي لەبڕە چاوەکەم بڕۆ خۆزگەم بەویت کەمارۆ نیشتەرە چنە السلام عليكم. يا الله بخير يا الله ثاني شبسان صدق أريكو بنونجو ناس أشوفكم أو بالله سيدي كل شون قوتهم قوت نقص قوت نق الله 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 دوم دوكري دك ما وصلنا بوشتيوا إيه ما دام دوكري يعني سرد دكات صدق هدام قود وكرت إلى بانزري دي هذه كاتم تارقام قوت عجابم قوت عجابة كل عجاب سيقام قوت لا يلون قوت علاقام قوت يكمنيش إيه كل ما دكتور سما حيران دهوري لك نكات ومقامي لك نكات والله حيرانكم قول لقبان ديك الفرقين هذا الشعب دكتور سما حيران ومقامي تكر بكاتم ده بيسلم السباق والله برمس لو أنا من اللي زش سقطي لي دلوقتي كل شيء فيهم بس زعما تسيك أنا بخوي كل تيمتو كاك هاي هرتي ليون دربونيها هم وجه الله 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 لسكري عرزي مين نشتوان يعني لقد هولي كيف بس بيكت تشايا لك لا اقتل بيش ما هاي لك دي أخ دقوا تبا سيدوا وش يتون دبين دواري دروخن اللي بشتوا بخوي الشعب بيت خوش بيت لا خوش بس يخم بويني ده سمت اكيد ده كم لكن مش لقي بزانم كوه وكونيا يجوز ستا بس يويزو لتسم كاك الدنيا شيء تسو نوس يقول منو يحكي ستة مقصدنا حتى هنا نستبو لما ما خوين واندبو حتى وشمنا رويش تبين بصاري داري نات مشات والله ننس بقرا خولي كتبوا انا كل باب زانم نتيجه كانت سيدي هذا دبرو لينا بالنروان ايه باش تمشتو برخ تير شان دريم زخير روسيا مەسووتە با نمرەکان ئاشکراکەن دای من بیستەکەم دای من سیە دای من دەیە دای من هەشتا دای من سفرە دای من دوازدەیە السلام عليكم وعليكم السلام ما هو سنة ما عندنا بن بەخێری بقول بانت عندهم يكتوس قصي خوش ممكن ودرم خوش كان ڕاست او خزماني نار مجهولة بو بتسي فن ئەمە بەرنامەمان تەواو بوو ئەوە هاتی ئەو چێ ڕێگای پێدا بێژوو کاکە والله لو دقاها هات مشوية دەرکاکە بەرنامەمان تەواو بوو ايه كلام مش زانم تواو هیچی يك ساعات آيات الكرسي ده كنا بس بقول تواو بيتن بس انا نتيجة كي اودو خزمان بو بتسي تۆ چی كاك خزمي اوانم من خزمی چێ خزمي اودو نفرك يك شخص كرايو شي تقول يك شي جمداني شي قبره کاکە کەی ناکە ناویان چییە ناويان زادلو شعبان کاکە شعبان یەکەم دەرچووە زادرشەوە دۆم أوهتي وبصير بكرم أول دقي نادبو كل الرول دوكا وتشيك زياد بخوب الانسكا مني خوات هي مقصدهم درم أو أنا خصمي منن براسي خوش زون ما دوكا بو إيشكا بەس دەزای چیە حتا بڵی ئەوانە ڕۆشن پێ بوون حتا بلی ڕێک و پێ بوون إيش أباش بەس باورتەبی یەکیان تاکەشی لە کتاب چێ بەسەلا جومة ئەو تاکەی نەبایە پول دەردەچوو دزانم سيا کاکە لە قوڵاغی یەکەمەوە دەرچوو ئەوان دەچوون دووەم و سێم و چارەمیش دەرەچن مطمئن بە أو ها عيد النيابة دڵنیابە یا بە بەڵێنیشی پێ دەدەین ئەوانە دووەم و سێم ئەوە دووەم و سێم و چوارەم تەواو دەرچوون ئەوانە عمل ممنوع بڕۆ مسجد بڕۆ گۆرانێکوانە بڕۆ بخوينا داوي لي بردون دكا بقربان الدم گۆرانێکی نومس بس أنا بقربان الدم ممنونم حکومە دەرکەی وەچووە تەنیشتا و تەنیشتا فیلە فیلم ئەوە چییەوە کۆری زوو کەپاتکەین با بڕۆین لە ڕێ خۆی
ماشي تيك نية وقت قوم دازر أنا داخل والله عيبه انسان دارسه بمري بتوقي بعد كاكا خوك فريم نكرديا اسمع انا عشتم تلقى من كاكا نمزاني والله بالله والله نمزاني قصي تنقوري قصي جميع عيبه خيانتي هذا خوف يقول لي قدر تجي ما مستعب اقول بان قلت يقصي زياده خو باش كم يكم دم كورين قصة قلت بي أتوا خمس سوانة مشانة توارد كاكا قندهارة رجبولا مكسيبة من سوانة مشانة رشاو كذا بس سواري مكسيبه شيء هذه كلونيا من درم لا ولا سواري اوكي خوارد بتاعي دنيا أهو إذا كون أنا سوار بتاعي راستن يا كغريو قلتي عفوا رسمي قتال اللي صار بو مخار أو خوار بقى قصة قلت بي لو يا كاكا يا كم وقت أتوا خرج بصري كاكا داولي برندك ما قلت بان شباب ما مستا اعتذار دكم ابزار شيس بازني خواد زاني زاره چی دی شو ها بکەی یەکسەر لە هەولێرە ڕانیا سواری کەرێت دەکەم سلفە چیلێت دەم ڕاست لەمە گوندی لێناگەڕن بە حیاتی زارە چی دی بێ بەرنامەی سوپەرستار كاكا بيمنا بو چانتا ما مستامن يلا أمريكا هذه وش اللولو دبي بحسيش كي طبعا كذا جاي ساونا يبكي يا كم بقشي مش كان اليوم كاكا داولي برندك كم ولا كم ان شاء الله اليوم قرر كاكا اليوم قرنيه مش مخطب تاكي تبقى فكرك يبقى مو كاكا زار هذا بيش تبتك بيت سنة كاكا دارين بقى فكرك يبقى مو بري هل بارو ماري دست ماركت يا بري عبزان كويدا باش بكاين بس بداين بقرن يدوي كابلاك شاعر بيتنو حتى كون را وما لو دابني كل عازف موسيقات بقود ببيني نوا اخويا زوان تاكيد شاعر معي زور لبنان بس مراقبه بك او انا مناوي من شاعري بقوتم دبيتن ايه هبا قوتها مستيله كندا كرد اخ تدقي ها ادي بس اشتا جديد بيبرم هم لا برنامج ده هي قوتها لازمني ام مجموعه باري كبدس ما كوتيا عندك قراني عربي واشتاني يقلوا انا مثلا لبون منا ايه عبد الحليمي ايه هي ديرتن عقا غريبه عقا غريبه زاوز بيها وا سقطت ديتي واش كان بشتو نارسيا شادي لا بشتو سوال بوش فاكري داجوا زور بقوتك بين كردي او زاوز بيتنا وا يجي دي شيء استا بخوي موديل استا هذا قراني ازنبيات يدي رتك تبتتن تك بوتوتي رتك بوتوتي تاتاتي كاتاتي وا بي تا بوم بوم را زمدانيه وا لا زمداني سكسوكا تشباردا دموا ايه ديرش بوستارك رقم 38 تمام جيش برا قورك او فرد دم تمام عندك جيش مقورده كم بدل دي قوتني خناوك شي زي بشل واسا نارك كلا جون دي بيوا مرا او سبيدرن جيكراس شمنيا وش زماني كره شور بيتو يكسر بيراوچي بن دو بس برن بيتن بانتورا تشتاسق لسبانه وفرندنا خواري بانتورا كيو ابغنيا رازت دكمنا بانتورا هاتو حزل السياس امن قوران شي شرزرياني ده كم كردي والله بابا كردي كان باش قول يعني واحد رقم قياسي ايش كان كاكم ما مستبب زانو لي فارسي كان ما مستبب قوران بيجيستا هم هوايا اول جاري قوران شي اجنبي دكاتو كردي دوا بوزي بيلي امش ولا كم دبش بابرو بري بس ابا سنجوي يلا بابري بابر بارش شيوانك اگر هوا هات لزود قزراو حوران دكن برتو بلاو اگر بيبا باران دار ودرخشينا بيلا كردستان السلام عليكم عليكم السلام ماما سجنسوني ساشي يا اخو بخير فمو داشا قربان فمو بخير ماما سجنسوني كان احمد قال اول برادريتش والله يا خزمي منه يا اخو بخير تازه هنرمندن بلام دندو السدانة بلام ربي شو عندها يا اخوان والله هون راومان يا بولاي هون راوات يا اخوة بخير بين حمو شعرك مان هي شعر واوازي فارسي مان هي شعري اوازي تركي مان هي هر شعرك كان قرك هي شعري خوي مان هي خوماري خومان بلي قربان بس خوماري خومان باز سيدك قسمي كيباس لدار ودرخت إن داري كردستان كقسمي كيباس لا سينا ومنكو أو شتانا وعيبنا زلفت كالو وليود آلو زلفت كالو بالات درزة أبي تيجان باز سلوش نكا سلوش تكا قربان تسيدا من كلهم يوا والله من زمان اصلا سنا عش على شيء حزن انه عش على شيء وش على هي ما وصل بقربان دبم بجميله سلي هاوين يسر ماما سلي دستاني قر ماما بلا راس او شعر من شهيه قربان ايتا أي روجا من بازار عندكم دي الشعر إكسبير تاريخ لما ريت مشام كتنمية إكسبير شعبان أما شعركم ديوتني شعرك كشكو خيلي شعبان مريت وزلامين أنا سوا أوه أمن دريم أتو ما مستعتو نبي وشي قوت الدس بكن يعني توربي بلا قربان أمن بوم ده بيس ده زماعتي أوش بدأ يصير بدر يعني لازم تحكمي ده سبركات بلا تلفونهم كله قال تلفونهم كده محاولة قام إن شاء الله دوس بكاك يعني ببيني بيك هو تخيل أخوهم كركم إن شاء الله يعني أتو يعني دبيني إن شاء الله
باشا مامۆستا قوربان ئەتوانم شعرەکان ببینین بەڵێ قوربان ئیستا ئەڕۆم دەفتەرەکان کتابەکان دەبودنی ببینم عینەیە لێرە موجودە وەڵا باشە بەڵێ قوربان هەرزان بووە کو ئاقتان دەربیتن وەڵا برێم چ باش هاتووکی هانە دەوێت لەسەر سروش یان لەسەر سینە و زۆر و ئەوانە وەڵی دەزانیت چێ شەکەلی باش ئەوها ئافر کورە ئەمدام نایەت و پێ بگەی مامۆستا بەژێرە سمێری پێچی میوژی باش بووی قسەد شعری باش پێوی کاکە کو ئەوەی دەلێریەوە گوندی کوی دەلێریەوە مەسرەفی حالتی من من کەرەکەم بەڕاداندا تەواوی پێم گوتی دەرگت نێ آمینه لما حاصل يشيل الهواء سيقا كذا كبر فين يلا 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 آمينه بوكل من لو بندانا آمينه الدنيا دوران دورانا آمينه وآمينه 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 يا كويس الدنيا آمين يا كدنيا أمر لبير منيا خرابي والورق آمينة خور كان صارم كره آمينة من نفري وعي موتيكين أشاديك قادري أبرد الأمني ولا أبرد الأشكال سكام قم بيتان قرانا قرانا يا قرانا آمينة أتصدي فوتان بيشم آمينة شعباني ما شاء الله كل الرق آمينة 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 أمين خلتي توجرم آمينة تسمى ولا مهاباتي آمينة أمين خلتي توجرم آميان تسمى ولا مهاباتي آمينة أمين سكوتي مدر آميان سنم فارو في ضرب آميان أرم بتوالم آميان سيد كل بيبان زكم أي هوايات يا آمينة بوكل لو بندانا آمينة الدنيا دوران دورانا الشاديك قادري كلام الأمي ولا هاديك محمدي أوال الأمي ولا دردي ظلم قرانا بوكل لو بندانا 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 كاك أحمد الدورة وم يشعو بندانا لباب صانم تبيات 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 شبو ملانا تكاكا تسيك التجديرانا ربي قمت صاحبي يا اخوة براسي حاسبي كان يا الله وتو تسنى بورني لك شكلك كو عقلت قلت يوم موسيقايا ها كو عقلت قلت دەرەنجەیەک بوو یا ڕەبی دڵتان ساغ بی قەلبیشتان هەر خۆش بی ئەرێ وەڵڵی دەست و دەم چاوتە هەر خۆش زۆر مەمنونتانم اوها هەر درەکەم داکەن
ئاخەتان دەگری؟ لە ڕوود نەرم ئەمنەگە کلیپەکەی بکەم هەبچمە تورکیانیا یەکسەر ئەوانە لەگە خۆن دەبم ڤیزا و پاسەپۆرتیش عایدی من تەوا خلاص ئەمەش وە دەکەم مامۆستا هەر چوومە تورکیا کلیپم کرد پێشە ما ئەوان دەبم لۆما عاسف بکەن ئەرێ وەڵ عافیزە عەزب بکەن عاسف بکەن خۆ لە خۆشیەوە نەبیتمە گۆران بێژ وەڵڵا بالله لە خۆشیەوە ما سبەر ڕۆژێ کچ و مەز لە پشت سەمای ئێ مامۆستا کاک ئەتوو کۆی ربي دەنگت سەلامت بیا خۆ بەڕاستی دەنگێکی خۆش دەبوو ئەرێ ناوت بەخێر نام بەڕێنە یا ڕەبی قەلب ساکن کاک وەرە بەڕاستی ڕام لە دەنگتا کاک ئەمە پێ ڕابێنین نا کورە ڕاوەستی کورە ڕاد لە دەنگم بوو کورا تو یەکەم بووی وە چەندە متینا لە بەرنامەی لە بەرنامەژێکم بوو بە بەلاژەکەم یان نەکردی و دەنگە خۆشە دێ کاک شعبان یعنی نەجاحەت دەینیتن ئەرێ وەڵا یەک دەرەجە یەکە لەکنم زنازە کورە مەترسێ ما ئەمنت لە پشتم خەمت نەبی ئەرێ کاک شعبان بۆ بۆنەوە بەیانی داوەتی منی دخوا دیسا تۆکە ساوار نەبی ناوانات تورکۆستاواتی گادەمایە شارەبانی دەکەین شەڕەبان ئەرێ وەڵا ئەرە بەڕاست دەی ڕۆژێەوە چیە بوو لە شەڕەبەندی بەندە چی لە سەری یەکەچی دابوونیە 6 قەریان دووریەوە بابی دێگۆ بەس بزانم چێ و بەندەری سەری کوڕینمدا ئەوکە تو وازە قسانە بینە ئەرێ کاکە جان ئەو گادە و معدەنە پارە و مارەتی دایان مابی لە پارەتی دارم شش حەف وەرەقەی تێدا چەند شش حەف وەرەقەی تێدا من نایە من نایە کاکە نیسانەکی مسەقەفم ئەمە دەتەوێت تووشی لەبە پارەی دەتوێت خۆم لەدەست بدەم کرلۆنە لە شەڕەبەندی خۆشترەیە دی مەهرەمە لۆسیەمە کورە تو سەرێت و لەگە من مامۆسات نیم تەواو گۆتم بمرێ دەبی بمری دەوا دەی بمریتەوە هاتوو شەر لە بەد سەوریە کەتە ها دەزانی ئێستا کاکە تێدا هەیە ئابلە تێدای نەبی سەوری مرتاح دەبین تێدا بە هەر چارمان ئەگو ناوبام تا هەیە قابلە یعنی مرتاح دەبین ئەرێ وەڵا دەرێدا کاکە لێدە بە قوربانی ئەو عاسبوو دەست و پلت بم دەرێدا ئەوە لەو دوسێ ڕۆژە قەورە ئەو دوو تەڵەبەی خۆم تاقیکەمەوە 12 گۆرانیان پێ تەسلیم دەکەم لێدە بام لێدا هەر دەنوێدەی نخواسو درد دارم نخواسته چی سنجینم بدکتر چارم نایا دردگیان شکینم رمبانجی ماموستان بخوینه یاسینم
جيران بێدەنگ من وا تەلەفۆنی نۆ دەکەم بزانم چ دەڵێتن وز من جەڕەسە کاکە ماندی نەبی برا هەردوو چاو وەزعت باشی والله کوێرە خۆنەکە توم نیە مارت خرا نەبی ئاخوا داوای لێبردن دەکەم کاکە ئەرێ کوی برا اعتیادیە بەخوای سەرچاو ماشی بەڵێ ئەرە کاکە ویشەی پێم گوتی چت کرد برا والله بەسەری تو بۆ خوای ئێستا یعنی چیژێک نییە دەوەڵای دەنا پەکمان کەتێ بەو خوایە کچش بخەین برا هەبرێ سمێری پیۆنێ بدەمانێ هی چ بکەمە دی چارە بەخواوە پەکمان کەتێ وەڵا کلیپەکەمان ناکرێت دەنە ناوەڵە بە بێکیش باشە کاکە ئەمە هە گۆرانی هەنارم بە بێکیش باشە برا من گەلێک مەمنون خوا حافیز برا سەرچاوی من سەرچاوەکەم چ مامۆستا نییە کاک والله سەقەت دەبی بەخۆی ئێستا ئەمە کلیپی بکەین و کچیشی تێدا نەبی مەعنافەت کەس تەمەشا ناکە ئەوی تەمەشا دەکا لە بە کچەکان تەمەشا دەکا ئەوەندێمە لە خۆشی ئەو کچانە هەتوو سواری سە پشتی بیئێمی بی ئەو دەچیشی لەگەر بشیرەکە بارێ کاتەوە الله 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 مامۆستا لە خۆش هەندێک بیتمە گۆرانی بێش والله ئیشەکە هاویت سەقەت دەبیت ئەرە بەخوای هەموو گوتم لێگەڕە لە خۆمان لە دیار ئاوێنیا ئەو جا کچانەش دێن و لە خۆمان بەخۆت دەزانی خەرکەکی زۆر لە دەورمان کۆ دەبنەوە و سیگەکە سرف دەبی سرف ئەوجا لە کلیپەکەی شعبان کچەکە بەرد لەو بایەت و لەو بایەوانیە خەباری کاکە ناکرێ نا ئیشەکە ناکرێ بە بێکی ئەوە نێوا تەلەفۆنم لەوە برادرم کرد قەولی دامێلۆت بینم ماوەستا کەسکە پێی نەگوتی وەڵا برادرێک چکەم هەیە پێی گوتیمە بەرام لۆی بکەم تەلەفۆنە لۆی بکەنی چیا باش زانی ئەو برادرەمان چی کردیە زانیتێ ماوەستا برێ چیرێک بەز بە پیاوانە چی دەمانێت پرچی درێژ بی کاکە چۆنی برا باشی ئەحوالت کۆدەم ناسی و نییە کولە ناس ماوەستا ئەمەندێت و خابی لە ماوەست بەرێ ئەرێ کاکە ئەوەی پێم گوتی جێبەجێت کرد ناوەڵا بەخوای بەدەست ناکەوی چ بکەینەتی کاکە وڵا کەیفی خۆتەوە جواب دەگەی لەوێن دەریش ئەی چارە ئێ وەڵی کاکە بەو خوای ئیشەکەمان ڕاوەستە هەردوو هونەرمەندە بەڕاستەکەشم ڕاگرتیە ناوەڵی ئیشەکەمان پێ ناکرێت بەبێ چیش ئیش ناکرێت کاکە لە مووسڵ و لە کەرکووچێ زامیش دەزانم کاکە چیشێرە ناوەڵاو زەوچە من نەزانم خۆ ناسم لە شاری کەرکوچێ هەرش نەک بڕا پشتی مری بگرم و بهینم نخۆ نابی برا مەزەبرێت چێ ئەو ڕۆژێ لە زادەی بازاڕی دەڕۆیشتم کابراەک هەیکەلێکی گەلە جوان لە پشتەوە پرسێکی درێژی بەردابەوە ناو قەت باریک وەڵامیش غارم دایە گوتم بەخوای خوا دای ماوەستا عیب نەبی گوتم ئەرێ خوشکە کلیپەکمانەیە لەگەڵمان دەکەی وەختێکی ئاوریداوە یەک سمێری ئەوەندە زەلام دەرچوو باش بۆ مەهارەتی وەڵی چ بکەم کاکە وەڵاوی شەکەمان ڕاوەستا برا ناکرێ نابرا وەڵا کلیپ بەبێ چیش ناکرێت با باش پێ برا بڕای فلاس دەکەی پارە کورە کاکە چەندی پارە دەرێ ئەمن دەردەمێ ئارێ بەخوا هیچ شەرمی ناوێ نا هەر نییە نییە لۆ شەرم مایە تا باشە کاکە گەلێک مەمنوون برا چاوان نییە کاکە چ بکەین مامۆستا زانست دەکەین ڕازە چنێ تورکیا لە تورکیا کلیپ دەکەین پڕی کچە نادرێ ڕادوەستی لوبنان هەرزان لوبنان فولە زانیتە ڕێی تورکیا خۆشترە مامۆستا وەنیە بەخوایان بۆ دەم تا لە تێری دێتن هەروە هەوەنتەیەوە نییە چیش ناوێ بێ چیش ناوێ مەسەلەکە لەوە کوڕی من دەزانم کاکی خۆم دەزانم بەرامەوە هامە بن ما ئەنگۆ ئەمەش دەزانم بەغدا خوورمای لێیە کە نازانم لە کێ هەیە و کوو بگەمێ ئەمن چ بکەین دەنا خەمە گڕۆی ڕۆژە فەقەرێک کلیپاچی کردو کچی لەگەردانە بووی فلاسی کرد دەستاوە لە مارێکەکە نەخۆش شەدرن یەک زوکچوی گرتێشکوانی ئێ باشە چ بکەینە سەرچارە کاکە ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە وا منداڵان دەگاڕێن دەست بە دەرگاوە ئەنێن خەڵاتی من جیایە نە نوخنە و نەخورمایە عزیزان خۆشەویستان هونەردۆستان بە بۆنەی گەڕانەوەی کاکە تەنگۆ لە وڵاتی بەریتانیاوە بۆ شاری کوردستانی خۆشەویست ئەم
دەمانەوێ چەند ئاهەنگێک بگێڕین. ئازیزان خۆشەویستان، لە سەرەتادا دەمانەوێ دەستخۆشی و لە تیپی مۆسیقا بکەین. ساز کاک حوسێن کۆڕێی، ئۆرگ بە پەنجە ناسکە جوانەکانی کاک کەنعان، وێنەگرتنی ڤیدیۆ بۆ سەتەلایتی ئاسمان و هەموو قەمەرەستەحەکانی ئاسمان کاکە ئارام عەبدوڵڵا. ئاهەنگەکەمان ئامادەیە بە دەنگی هونەرمەندان. ئاهەنگەکەمان ئامادەیە بۆ سازکردن بە دەنگی ئەو هونەرمەندە خۆشەویستانە. ئەو هونەرمەندانە هەر لەلایەن مۆسیقاژەن و لەلایەن گۆرانی بێژانەوە چەندین خەڵاتی نێودەوڵەتی و جیهانیان وەرگرتووە. منیش لەلایەن خۆمەوە پیرۆزبایی ئەو خەڵاتە جوانانەیان لێ دەکەم. هیوادارم ئەو گۆرانی بێژوو ئەو عازف ئۆرگ و سازە تاکو دنیا بە دنیاە هەر لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیدا بن. ئازیزان خۆشەویستان، گۆرانی بێژەکان کاک شەعبانی سازلێدەر، گۆرانی بێژی دووهەم کاکە چادری کراو گچکە، گۆرانی بێژی سێهەم کاکە بەڵێن نەچە، مامۆستای هونەر و موسیقی کوردی بەندەی مخلیسان ئەحمەد قەراتسەیی. بشادي كاك أحمدي كما مستمنا بشادي كاك أحمدي كما مستمنا وتدرشيم دردي دل منيرانا بێژە دامانیشە بە پێیشتی زۆر سپاس کاک شەعبان، زۆر سپاس، مەمنون. مشايكا جانا وران مشايكا ضرب بتاخ ضرب بتاخ ومخويان تاكي دوريتو كاي لدوريتو بنالن بوفاي خود بوفاي
شرق سفرة نابزم كرد ممن بداي بكولا خدر دبي أخدبي برسي لخولا أحمد جاي دس بكا الناس ناس دارا ليدا كاكا ليدا بابا وعدي بمرابا يخاصم باصحابه تقمر بايا بمرابا يهين باصحابه فيني وكافر بقرم جايبن ظهور بابا عواينينا لا تنسل قد وقت بيد بابا سنجي وكافر بابي سفيا وضلع الشرابة ناس نزارة ناس داري من نشارة عضلة بتسينا مني راسي رتون كبارة عندك بارة بودينم أبا قد قلاي أو دارة بغي أو دارة قل بنتي صغيرة ثم بتشم يبازم رازينا بونا كريا دراز من دلي رغبو ليقول شابي بسريا شجحبنا الشبي بيتو شكر دوبا مردريا دري سرعي دوزبو صور حسايب دقريا فتخبوشي لخويدا ستزاران ليقول بريا حولم هرب دوداباو استقدم قنبريا او بلايم قزادا اي حاور شيخي نهوريا ناس دارا نظاركم نشارة حنغير بهم مفازي أي وصل بابور مبارا ناس نظاركم نشارة نظاركم نشارة نقدر من الشيء ده بويدا يملو نوارا نطيب قربان ذبهم ضلي كارم مامد ناس دارك يا ولا الشارع ناس دارة ناس دارك يا ولا الشارع لا برهو بس دبري يقدري لا بالدارة والله لا بدو دبري يقدري دارة هلارة شمام وبدلنا تاسو حمام دقمال بايد شمام وبدلنا تاسو حمام أبيات قارد بوطويم أو تيلي جوين الاتام بقرباني تادر بيه كوري ومصيف وترمام بقرباني شعبان بيه طلعوا مصيف وترمام ناس دارك يا ولا الشارع يا بركة أدري دبرم أدري دارة هنارة لا زادم في بيبي كاكاشيت وشيدايا كاكا هلو تشي فين قوتي هذا المصالح ايوان بشكل ذكي وديان بيكيمين
ئەمن نابرم بەڕاستی بڕۆی شەکەیان لەگەڵ بکە و زۆر احتیاطیان هیچ خەمم دەبی مامۆستا ئەحمەد ئینشاءالله بەدریت و دەبیتە سەربەر زیانە تێدەگەم مەقسەدم چییە؟ ئەمن مەقسەدم ئەوەیە لە ناو جەماوەردا بیان تەقێنیەوە بڵندیان کەینە بۆم سەربەرز دەکەم بە کوردیەکەی دەبێت بە شانی و باحیاندا هەڵ بدەی و بیان بێ ئەو پەڕی دنیا تێدەگەی کاکە بەدریت و دەبی ئەی دەباشە میش موافقم فەرموو چاو پێشەکان لەگەڵ بکە فەرموو ولا بيكم أو تعود ذيك أو تفتح حاوية كم ذيك إيه أبي تكبر بقول ذي برو ذي إيش تا ذيك هوا هم مرة ما بقريو إيه ده هوا ده ولا ثاني شيء ولا كات شعبان يا كات زاد أجد إيوه بولاني بيش نبوانا شي تعلق دبون بتشي حسب عندك شي بلى والله خوي من وقت شخصي خوم بلى يعني بطبيعتي حال دائما يعني حزم يعني بيم خوش دائما قران كاري لجان قدام بلى شو كسردم سردمي يعني علماء وقران كاري وشتانية برو بيش سونا انسان دبي هردم بيش كوي اگر بعد با قراني بيش نباما او كاتي لسرسا كي خوم بردام بوم بلانا چيني يعني لبروي كذا بينين خەمە گڕوەکانی گوندیمە وازدە و قەیسی و هەنجیر و ترێی ناینن هەمیان لێ عەدم کردم جارە زەنگە زۆرە ترێشیان نێشتیان بەڕاستی ناچاریان کردم ئەمنیش لەبەرەوەی حەز و خولیای ئەوەم هەبوو کە هەرەمداڵی و یعنی بەهرەم هەبوو کەوا بمە گۆرانی بێش ئەو بەهرەیەم تێدا هەبوو عەشق و خولیایەک لەناو ناخی مندا هەبوو یعنی تەعەشوقمان کرد لەگەڵ ئەو هونەرە يعني أتورثت هي ونيا بەڵێ بەڵێ زور ساكت دبزانم كاب زاد والله خۆم حزدك تسيب وايتو ئەمن ئەگە گۆرانی بێژ نەبامایە بە کورتی بەڕاستی دام نابوو دەست دەمە تەپڕەشی خەرشی گوندی هەمی ساعت بکەم ئەو بەرنامەم ئێستا کەش بتمە گۆران بێژەشی بەناوبانجی شارەکەم زۆر ساکەم باشە بەڕای ئێوە نێدی کوردی ئێستا لە چ ئاستێکدانە ئایا بەرە پێشتووە یان بەڵێ دەمەوێت چیشک بخەنە سەری والله بالنسبة أخوهم أمن أوي كذا بينهم بساي أو تيري ليو بساي أو شتانة يعني برا بيش سوا شتەکەی خۆی هەندە نییە مەسڵ دەبینی گۆرانێکێ دەرێ سێجار بۆ مانگەی خەرمانی داوا هێشتا مەلیتون بە کەس نەداوە بەڵێ ئەوەیە ئەو هەیە لەیلێ لێوە زیادەکەی هەیە عیشەی لۆ زیادەکەی هەیە فاتمی لۆ زیادەکە ئەوەیە مەسەلەکە مامۆستا يعني بەس ناوەکە دەگۆڕێ هەرەوە هیچ يعني جانەکەم يعني هەندێک لە هونەرمەندان لە ڕتمەکەی دەگۆڕن جا ئەوەش هۆکارێکە لە بۆ ئەوەی کەوە ئاوازەکان يعني عندك حالات بشێوێنن و یاخود وەکو ئەوەی خەڵکانێک بەرەو پێش چوونی بزانن هونەری ئێستا عەفو مامۆستا بوتە مۆدی کچ لەگەر نەبی کچ لە پشتش سەمای نەکا دەرێن زفتە کەس تەماشای کلیپەکەت ناکە ئێستا ئێمە کاتی خۆی جەنابیشت دەزانی یعنی کە لە ێزگەکان گوێمان لە گۆرانی ڕادەگرت بێەوەی کە یعنی ئافرەتێک ببینین خاوەنی یعنی گۆرانی بێژەکەش ببینین یعنی دائما خولیا و عشقی ئەومان هەبوو گوێ لێ ڕابگرین دائما بە یعنی زیاتر تەرکیزمان دەکردە سەری بەڵام ئێستا کەچی ئەوەش ئێمەوەکو خۆمان کە دەبینین یعنی لەو ئاستەی نابینن یعنی تەنها هەرپەڕین خەڵک سوڕێ دەکە سوڕە مامۆستا وێنە جوان و گەنجی جوان خەڵک هێرمەندەکان لەبیر دەستەوە تەنها ئەو زیاد شتێکی دی حەز دەکەم تەرکیزی لەسەر بکەین مامۆستا ئێستا گۆرانیەکان تەنها کاتینە هەی مەوسمیە بەڵێ مەوسمیە زیوا هەیە مەوسمیەکیش تەواو ناکە پرسیارێککە بەڵێ باشە بەڕێی ئێوە هونەر بۆ پارەیە یان بۆ شوهرەتە یان بۆ خزمەتکردنی هونەرە دەمەوێت ئەوم بۆ جارێ بکەم مامۆستا گیان بێ زەحمەت ئەگەر کامیرەکەی نا لەبەرچی وەڵی يعني حەز دەکەم تەنها لێنەوە خۆمان بیتن پێم خۆش نییە بەڕاستی بینەرانە شتەی لێ کاچ وێنەگەرەگە بکرێ ڕێکەکەی بژێنەوە بژانتەوە باش فەرموو قسە خۆت بکە ژایتەوە نا زۆر ئاساییە پرسیارەکەت گوتت دەرم هونەر ئایا بۆ پارەیە یان بۆ شوهرەتە یان بۆ خزمەتکردنی هونەرە بەڵێ وەڵاهی ئێستا ڕێکەکە ما کوژاتەوە بە ڕاحەتی خۆت قسەی بەڵێ نانە کوژایەوە کە بەڵێ وەڵاهی ئەوەی ئەمن کە دەیبینم زیاتر هونەر لە بۆ پارەیە پارێ بەڵێ یعنی 8 وەرەقە لە بۆ پاپۆڕی 2 وەرەقە لە بۆ ئەو 4-5 ئافرەتەی
ئەی سەفەرکردنەکە ڤیزێ پاسەپۆرتە و برادرانەی وێنەگرتن و خواردن و مانەوە و یعنی ئەو هەم پارەی سەرف دەکەم ئەوەمون لە ئاستوی خۆتە ئەگە پارەی نازدار نێتە بەرچی من وێنە چێ دەکەم ئەوە ئەدی کاچی جابر تۆ دەڵێ چی والله مامۆستا من زیادرم بەس بڵاوە زۆری گوتەوە عاری نەبووی عاری نەبوو ینی ینی تۆش ئەمە یەچین ئەمە یەچین تەوا یە قسەین دوێشتا چیتر هەیە مامۆستاجا حەز دەکەم عەرزی جەنابتی کرد ئێستا ئێمە پارەمان بۆ سەرف ناکرێ بەڕاستی ئەمن ئێستا لە ئێستاوە خەمەکی گەورەم داگرتیە دەزانیت چیە ئێستا ئەمن کەسەنی لە یاد نییە ئەوە لە خۆشم دەمەوێت چارەسەری خۆم بکەم کەسە پێم نارێت چیلۆت بەچەندە بە زۆکی مردم خەمە گەورەکەی من ئەوەیە لە پاشە من یادەکی گەورە یعنی پارەکی ئەوەندە سەرف دەکەن نییە ئێستا پارەم بدەنێ لە خۆم یەک قەسری پێ دروست دەکەم شازی قەسر لە هەولێرێ کوردستان ینی جەنابەت دەڵێ کە مردم بەڵێ ئەو جیادم دەکەن باشە بوو لەسەر دنیا خزمەتت نەکەن هەتا مای وەنیا وەچێوەچی گۆرانی حەسەن زیرەک هەزار ڕەحمەتی لێبی دەرێ ئای بۆ تۆم بە بوڵزانی تاکو نەمردی قەدریان نەزانی فعلا وایە باشە کاکەجان ئەتا و نەرمەندە لەسەر دنیا باشە بۆ خزمەتی ناکەی بزا پێویستی بە چیە من زۆر و نەرمەند هەبووە لە ناو جێگا کەوتۆ پارەی نەبووە دەرمان بکڕێت مامۆستا جنابی خۆشتر لەسەر جادەی دەڕۆی کەس هۆر نەکردو لێ نادا بە سیارەی ئەجەوەشی مردی 100 سیارە دوو دەڕۆ ئەوەی مەسەلەکە ئەو شتا چیتر مامۆستا ئەمن هەتا نەبوومە گۆرانی بێژ و ئەو شوهرەتەم پایانە کردبوو خزمەکانی خۆشمە منیان بە خزم نەدەزانێت ئێستا دەزانیت چ دەرێن 600 ئامۆزام لە پیا بووە لەگە 700 کوڕە پلچی 900 هەندێک کەس خۆیان بە خزمی من ئەساب کرد بە ڕۆژە گوتبیان یەک گوتبیان برا شعبانیمە یەک گوتبیان خوش شعبانیمە دەرەوزەکەرێک لە پێش مزگەفت تێدەریان کرد وتی وەڵا لا ناکەوم ئەمن خزمی شعبانیمە بڕۆکە ماوەسە زۆر کەسێ بەیاعی بە سایمە وەرەگی نەبابا بە شەڕەکەرە بابا ئەری بۆ خوای باش بچارەچ تۆ لۆ ڕی ناکەیتەوە بەسە تەوا ئێستا کاچی وێنەگەر ئامادە ئێستا دیاڵە ئەو پرسیارە چکەم باشە ئێوە بووە زیاتر بایەخ بە ئاوازی بیانی دەبێت کەکە ئاوازی خۆمان زۆر هەیە کاکە من بیستومە زۆر با بڵێن ئەو ئاوازانی ئێمە کە تووری ئێمە زۆر وڵاتان دەزویانە من بەڵگەم هەیە لە دەستەوە کە زۆر ئاوازی ئێمەیان بەکارێناوە ئێمەش دەچین ئاوازیاوان بەکار باشە ئێمە ئاوازمان گەلێ زۆرە و دانەری ئاوازمان گەلێ زۆرە و شعری زۆر چاکمان باشە بۆ ئێوە زیاتر بایەخ بە ئاوازی بیان دەدەن هۆی چییە؟ وەڵاهی مامۆستا خۆی شتێک هەیە ئێستا چەند ڕۆژێک مامۆستایەکی کوردستانی باشوور زۆر گلەی لێکردن بەڵێ گوتی ئێوە بەڕاستی هونەری کوردیتان شێواندیە و واتان کرد لۆ مامۆستا گوتی ئێوە گۆرانی کوردی دەرێن بە جلکی هیندی گۆرانی کوردی دەرێن بە جلکی ئەمریکی ئەجنەبی یعنی گوتی هێشتا ئێمە یعنی کولتورەکەی خۆمان پاراستێ بەڕاستی بەڵام لە ناوە خۆمان گەنجەکان بەڕاستی باو باوی ئەوەیە تینگتەتە تینگتە و ڕنتەکە تینگتە و ئەوەیان دەوێت بەڵێ کابرا یعنی لە فەڕەنسای گۆرانی کوردی دەرێتن لەگە ئافرەتەکی مەسەڵەن ڕەشپێز ئاخەوەکەینێ لە فۆلکلۆری کوردی ئەمە ئێمە ئایزافرەتی ڕەشت دیتیان تو باشە باوەڕ دەکەی زۆر لە کەناڵەکانی خۆمان هەندێک کەناڵ هەیە باوەڕ دەکەم من دانیشتومە شەرم دەکەم ئەو گۆرانی کەداوێت کە بە کوڕاتی خۆم لە ناو خێزان ئایلە دانیشتیمە ئەسڵ مەعناشینە ئەسڵ معنەی یعنی ئەگە زۆر سەیرە زۆر کلیپ هەیە یعنی زۆر زەقا پاشان ئێمە یعنی کولتوری برین کەلەپور زۆر گۆرانی کەلەپوریمان هەیە ئەوانی کۆنەکان بەڕاستی یعنی هەتا برێ دەوڵەمەندە کاکە ئێستا وڵاتانی دەوروبەر هەمووی گۆرانی ڕەسەنەکان ئێمەیان دزیە ئەمە بۆ بچین گۆرانیەکانی سەرزەبەڵدانیوان لۆ خۆمان بینین باش یعنی بەڕای ئێوە ئەگەر کلیپ کچیان نەبی دەزاحەتی نانێ وڵای بەخۆشمە ئەسڵەن یعنی بەڕاستی فەشەل دەینیە بەخۆشم لەوانەیە کلیپەکەین ئەگەر قسی تێدا نەبی چکە خەڵکی تەماشا دەکات لە بۆ جوانی ئافرەتەکەی تەماشا دەکات لە بە دەنگە خۆشەکەی من نییە جا پێویستە یعنی پێویستە هەر تێدابی بەلای کەمی ئەزیستاکە بە گادەمانی لێ کۆتای پێنای دواوتەتان دەتانی بڵێن چی وەڵای دواوتەمان ئەوەیە دەتانێت چ بە خەڵک برێن چ بە بینەری خۆتان بڵێن بینەری خۆمان بەڵێ بە جەماوەری خۆمان بەڵێ بەخوای ئەمن وەکو خۆم یعنی ئەوە ڕاوبۆچوونی خۆمە بەڵێ
حتى گۆرانی ڕەسەنی کوردی هەبیتن گۆرانی ڕەسەنی کوردی هەبیتن یعنی بەدوای گۆرانی و ئاوازی ئەوروپی نەکەوین بەڵچی و فارسی و ئەوانە نەکەوین شتی نوێ یعنی ئیبداع بکەین دایمان ئیبداع بکەین شتی واش بکەین لەگەڵ ڕەسەنایەتی کوردی بگونجێ لەگەر ئەو مجتەمەعی ئێمە ئەو کۆمەلگایە بگونجێ لەگەر ئەخلاقی ئێمە بگونجێتن یعنی شتێک بیتن زیاتر هونەری ڕەسەنی کوردی بەرەو پێش بباتن تو دواوتن والله ئەوەیە بەڕاستی کەوەشی دێمان گاعدە و کەوەشی لە جیان دەڕم عەز دەکەم خەڵک فیتەم لۆ لێدەن و یعنی ڕسمەکانم بەرز بکەن مامۆستا ئەوها باسی حاجی ئەحمەدیشمان نەکرد ئەمە باسی کرد مامۆستا ئەحمەد مامۆستا لەوانەیە پشمان بێنیت مامۆستامانە بەڵێ مامۆستا جیان شتێکی تریشەیە ئێستا بەڕاستی خەریکە بازار ئێمەش بەرەو نەمان دەچیتن دەزانینەوە ئێستا خەڵک فێر بۆ لە بۆ گاعدەکان و لە بۆ هەڵپەرچی ئەوانە ژەمە نابن دەزانیت سەمەند دێت تەنها جیازە سەوتیەکەی دەبن سیدێتی ژەپ لە بازار دەکەن بە 500 دیناری بازاری گۆشت کابرا هەتا دەوەرەکەی بچی وەرەقەچی دێت باشە لێرە بەڵێ خۆشەویستان ئازستان لێرە بەردەوەی کۆتایی بەرنامەکەمان بێنین زین ئەو بەرهەمە نوێیەتان چییە حەزەکەین پێشکەشی ئێمە و بینەران بکەن دێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان دێنین و هیوادارین لە بەرنامەکەمان خزمەتێکی جوانی ئەو گەنجانەمان کردبێ کە ونن لە دوا شاشانە و بتوانین زیاتر پەرە بۆ کەسانە بدەین کە بەڕاستی ڕەسەنایەتیان هەیە و دەنجیان خۆشە بتوانن بۆ خۆیان کلیپ بکەن و گۆرانی بڵێن و بزانم چیتان هەیە پێشکەشی کەناڵەکە هەن دەکەین لا يا كبير اي برايا يا كبير تاكو